ئێمە وەک ڕێکخراوی هایما هەڵساوین ئەم چالاکیەمان کردووە بە سپۆنسەری ڕۆشنبری و کاکزایر کە بۆ کارمەندانی کاروباری مین تقریبان 240 کەسن خەڵاتمان بۆ کردوون و بە خاتری ئەوە کە ئەمانە بناسرێن لە کۆمەڵگاچ کە چەندە ئیشەکان زەحمەتە و گیانیان لە خەتەرایە. ئێمە وەک پیشەوەرانی مین نەک بە کارێکی ڕێکخراو بەڵکو لە کاتی شەڕی داعش و لە بێموچەوی لە قەیرانە هیچ شتێک نەیتوانیوە توانا و هێزی ئێمە ڕاگرێت و ئێمە بەردەوام بووین بۆ کارەکانمان. ئەم لەبێرە ڕاوەستایینە هەر ساڵ بی وەقتی ئەم عاجزبوونێت خوا مەسەلەن ئەم دەردێخن ینی کە دنیایەکێڕە ئەم دلێخوا مەسەلەن بەدکن و بێکاری ساتێ ئەم پێشتێ. دەستێن دەبێ زانۆدەگیژی شیرێ بەێدایی کاوی بەکری ئیرۆ مەدێ چەند دنیا خودی هەموو زانە بێ هەکە الخلالە ئاێمە هێدا سێ هەشت ڕاستە کە ڕاستەکە گەلێک زەحمەت بوو فەرمانەکە زەحمەت بوو بەس بە هەر دکرەیەکێش خۆڕایە ئەفژی دکرەیەکە ئەفژی گەلما زەحمەت بوو و سبەژی دکرەیەکە مەدێ وی تشتی سەرما بسەکنینن هەتا دنیا خودی هەیە ینی ئەف فەرمان هەب سەرمەدە ئەو بن بەسە. ڕۆژەکە ڕەشە لێن 12 مەقبەرەت جەماعینە ئەم شەیویدی چوون هەر 12 مەقبەرە گریان ومە جەماعەتا قەوالە خۆرە بێر ومە فەتیل برێن و گۆرە ئەحمەد جاسۆ ڕئیسی عەشیرە هەڤەیە vê حەوشا vê مەدرسێ دێ هاتنە وێ دەرێژی چوونە جڤاتێ کۆچکە ئەحمەد جاسۆ ئەب قەوالاڤە و خودی ڕۆژەکە گەلێکێ زەحمەتە. هەتان هەژی ژامە بوو هەنەک زلامت مات ساغن ژدۆدا هیچکەما مەقبەرە دیتینە گەلک مەقبەرە بوون مەقبەرت مازن بوون ئەم زانن کە تەک زلامی مای ساخنە هەشتینە ئەم چوونە ماڵە مالێتما هەمووکات دەری گرتینە تشتێکی مانەهشتینە زلامێتما هەموو کشتینە ئەم هاتینە خێراوان بکەن و کە تاکە مافە نای ئەف 4 ساڵ و هەتانها دام دەنگێ خۆتگەهینە هەموو دەوڵەتا و ماگوتیا و هەموو زانن چ سەرێمە هاتیە خاسەتەن کۆچ و هەتان و هەیەکی فیدا تشتێکی لمانە کردە.